لەگەڵ خانەوادەی سێ شەهیدم بەناوەکانی حەسەن ئەحمەد پیرە و باسم حەسەن ئەحمەد پیرە و زریان باسم حەسەن پیرە کە باوک و باپیر و کوڕەکەیانە لە ڕۆژی 1 شوباتی ساڵی 2004 لە کردەوەیەکی تیرۆریستی بوونە قوربانی. ئەمە هاتین ئەلێ قاپیە بوو کاتن ژورەوە تقریبا ئاو ماو لە گۆڕی بە ئاویان دەڕێژ ئاو خین پێکەوە دەهاتە خوارەوە کە چاوم پێکرد ینی زۆر متەئەسفین بەڕاستی ئەوەی من دیتم کارەسات بەڕاستی یعنی کارەساتی زۆر جەرگ بوو یعنی هەولێر یەک پارچە ڕەشپۆشی بەڕاستی یعنی ژیان وەستە لەو شارە هەناسە وەستا 18 ساڵ تێپەڕ دەبێت بەڵام بیرەوەریەکانی هەر لەبەر چاو ماوە ئەو دەڵێت یەکێک لە ناخۆشترین ڕۆژەکانی ژیانمان بوو ئەو ڕۆژە نەک بۆ ئێمە بۆ هەموو هەولێریەکان و خەڵکی کوردستانیش ماتەم و پرسە بوو. 1 شوبات بەرسمەت ئێمە خانەوەدە شەیدان نەفسی ڕۆژە لەبەر چکات و خانسە بەرسمەت عائیلی ئێمە لەبەر چکمە سێ شەید یعنی بێک جار هەتوو سێ جوامێ لە ماڵی بڕوا بەڕاستی ئەوە یعنی تحملی دێ بەڕاستی ینی شەید کاکە عەسەم براگەوری هەمومان بوو ینی عەسەنی ئەحمەد پیرەی ئەگە برێم لە هەولێر ڕەقەم بوو کوڕی گەورەی شەید باسم کوڕی گەورەی بوو بەڕاستی کوڕێک بوو ینی وەسفی ناکرا کوڕی گەورەی شەید باسمی شەید زریان ئەویش هەروەتر لە شوێنی ڕووداوەکەی 1 شوبات هۆڵێک بنیاندراوە بەو ناوە دەیان سەرکردە و کادر و هاوڵاتی لە 1 شوبات کە یەکەم ڕۆژی جەژنی قوربانی ساڵی 2004 بوو شەهید بوون لەو ڕۆژە تا ئێستا مەراسیمی و بۆنەی تایبەت بە کارەساتی 1 شوبات بەڕێوە دەچێت. قارەمان زەوهەر، کورسات نیوز، هەولێر.